ئێستا هۆکارەکەی ئەوێ لە چەمچەماڵەوە غازمان بۆ نایە لە چەمچەماڵەکە کەم بووە لە چەمچەماڵەوە هەناردەی دەرەوەی ئێرانیەکەن لەبەرەوەی نایەتە ناو سنوور هەرێمی کوردستانەوە هەفتەیەکە غازمان بۆ نهاتووە وەرمان گرتووە بەس بەشی ئەوەی ناکە کە تەوزیعی ماڵانی بکەین و مەطعەمە و فڕنێ ئەوانە هەمووی لەسەر غازە باەی ناکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بە زووترین کات قەیرانی غاز چارەسەر بکات چونکە هەر ڕۆژە و بە زۆرێک یعنی قەیرانێک دروستە بێت جارێ ئەو قەیرانی نەفت دروست بوو قەیرانی کارەبا دروستە بێت ئەو جارش غازەکەش هاتە سەر لە هەفتەی ڕابردوو دیارە کێشەیەکی تەکنیکی هەبووە غازۆکە پێویست نەگەیشتە سنوورەکەمان بۆیە ڕەنگە مەسەن هەندێک غاز لە دەرەوە هێنرا بێت یان تجاری بێتن لە هەندێک شوێن ڕەنگە بە 8,000 فرۆش ئەویش ڕێگە پێدراونیە ئەنی هەر کەسێک بزانانی کە 8,000 فرۆش بێت بێگومان ئیجراتی لەگەڵ دەکەن ساڵی ڕابردووش ئەو شتە ڕوویدا و ئیجراتیشمان کرد هەر ئێستاش پەیوەندیان پێوەکردین لە هەردوو کارگە غازی سۆران کە دوو وەز بەگەیشتووە کە لە هەفتانە خۆی هەر ڕۆژێک نە ڕۆژێک دەگێت بەڵام ئەمڕۆ دیارە لەبەرەوەی کە غاز کەمیەی کەم بووە لە بازار دوو وەز بەنێردراوە ئێستا لەوێ بەتاڵ دەکرێتون ئەمڕۆ زۆر ئاسایی دەبێتەوە کوزارە بەڕاستی بەنسبەت کێشەی تەکنیکیمە ناتوانین چکە کێشە تەکنیکیان زیاتر ڕەنگە پەیوەندی بە تەکنیک کارانەوەی بەڵام ئەوەی لە ڕووی ئیداریەوە ئەگەر بڵێن ئەمە بە دۆداچوونی بەردەوام دەکەین لە هەفتەی ڕابردووش لە چارشەمەوە لەسەر خەتین لەگەڵ جەنابی قایم مەقام باسمان لەوەی کردەوە لەگەڵ سەری خۆش قسە کرا بەڵام دیارە کێشەیەکی تەکنیکی بۆ دڵنیا دەدەین هاوڵاتیان کە ئەوە تەنها کێشەیەکی تەکنیکی و هیچی تر